کەن چوون پاوە ماچی بەهشتن بەڕۆی دنیاوە کە پرەڵ پێبین و جەئاتەشگاوە وەران وەرپاوە چەم خانەگاوە سڵام و سەڵ هەزار سڵامی تایبەتی پەبینەرەوە شەویستەکە بەرنامە وێمانەی ئارۆ دیسان ئامێن مێ پێ دەگەوە جە دەگاکە هۆرامانی ئامێن مێ دەگا خانەقێ خانەگا یۆچات دەگانە کە بەڕاستی جازبەی گەردشگەری منتەقەنە هۆراماناتیە ئاتەشگا نالای سەریشی و مەرقڵ و باواشی حەسەنی ناقسمەتێوە تەرجە خانەکە گێڵەوە پێ زەمان و ساسانیەکان قدمەتش دەگەوە کۆنەنە و بەڕاستی یۆجە وەشتەین دەگاکە هۆرامانیەنە ئارۆ چەنی مابێدێ کۆڵان بە کۆڵان داڵان بە داڵان و کوجیە بە کوجیۆ خانەگەی پێوەرە بلمێ سەردان و دەگە خانەگەی کەرمێ فەرماودێ چەنی مابێدێ. ئێمێ خانەگانە ئێمێ خزمەت و ئاغای ناسرینە یۆچا کەسانە کە بەڕاستی یاگەدەسش لێ فەرهەنگ و خانەگەن و فەرهەنگ و هۆراماناتیانە دیارەنە حەز بەکەرمێ سەر و مێژوو خانەگەی اطلاعاتەوە ما بۆ پەنە کۆتەباسە ما پێکەر و سەر و تاریخ و خانەگە و قدمەت و خانەگە ئەگەر باسە ما پێکەی ئەوڵان بە خێرامی تامەکەر و سەر و چەمان بێت سەر و گیانی ئانچە کشمە سوالەکەتان فەرماوە ساڵانی متەمادیەنە ئەگەر دیگەرانش کامێنێ مەزاندێ تەوزیحاتی فرێکی بارەوە دریانی و ڕۆشنگەری فرەکریان حاڵا خاز یاخرا و ڕاست وە دروش مەمانەوە سەر و تاریخی و تاریخ نویسان و تاریخوانان ئەما پافرمە کە ئێمە ئەژنەوێنمان و مەزانمێ چێوە کە هەن خانەگا خود و محیتەوە کە ئەلعان پە نەژمواشان خانەگا نەک مەحدودەکەش خود و حدودیە 750 إلى 770 ساڵێکی وەڵتر باوە غازی شخصێوە بێن کە پی منتەقەرە گوزەرشکردن ئینە محلێوە بێن کە ئاوهەوە مناسب و هانە و کانیاوێ بە قەوڵی معروفرەوەشش بێن چێنە ئوتراقشکردن چێنە مەنەن و هەر ئامنێشە باعث و ماندگاریش بێن کە بعدەن عدێوە تەرجە دۆسان و ئاشنایان ژامینی دەور شێرە جەمی بێنێ و ئەپیش فرمە خانەگا وەش بێن و بە مرور و زمانی ارتقاش پێداکردن و یاوان بە ئاروی ئەما دیدگایەوە تەریچەنە کە دیدگای نەیە واشۆ محدودات و خانەگای دوورتر بەتەجە حدودەن 5 کیلومترێمە سەرتەرمان بە نامی مەحلەوە بە نامی و شڵماوێ شیاگەوەژ ناپنە بە نامی و قەڵا و گاوران این یاگی کە پاسوورەتە کە ئەگەر مەجال لێنی سبلم تەماشاشکەرمێ ئاساریش کنایشەنە ساروجەن جۆ ئاویێنی جێرە شێوانە نیشانەمەوە کە دوورتر جە ئاوای و خانەگای نەشا حەنانە سوکنابێن و علت دێوە چانە زندگی شاکردن و یاگە دەستشان دیارەنە ئەما بە مرور و زمانی متەئسفانە میراث فەرەنگی کەسانی و سەر و ئاساری باستانی و کارمەکەرانێ میژ و ناسێ بە قەوڵە میژ و نوویسێ مقدار و سایلەنگاری شاکردن سەر و ئانەیە ئانەشانە ئەسەن وەرو چەمی ناوردن تایسە کە علەتەکەیچیش ئایا نائگاهی بیان ئایا ڕاهنمایی نەکردێ و دڵسۆزان و مردم و خانەگای بیان کە ئەتراف و خانەگایشەنە ئاسار و نیشان و زندگی هەن و بیان نەمەزاوە چەندیان گۆشەوە تەروجە هی نیشمەهان ئێمە بەتبق و واتەوە بەتبق و چێوە کە سینە بە سینە بەدەست و ئێمە یاوان پەنەژ ماچم مەحەلێ و نسارێ وەروەیانێ وەروەیانە جەزوانی هەورامیەنە ینی وەرویانان وەختی ماچە وەرویانەی پس دالی پینێنە کە ئینە وەخت و وەرویانێن پس یانە پشتی شۆ بیان اینە نیشانەی نەک چاحەنایجنە بلاخرە یاگی و زندگی بێنە کە متەئسفانە بە مرور و زمانی هەر پافرمە کە ئێمە مەزانم جە تەمام و کشوەرەکان و دنیاینە جە تەمام مەمالیکێنە شارێ گەوریش بینێ کە بە مرور زمانی وێرانی بێن و لوایە شیر و خاکێرە و بعدن ئیسەمە گێڵان ئاسار شامێزانەوە ئێمە چاحەنانە ئاساریشمانە هەنێ وەروەیانەمان هەن داریانمان هەن داریاوامان هەن چاحەنانە ئینە ئەم مەسیلەشمانە هەنێ ئەما خۆ خود و خانەگای ئینە بکە عەرزم کردی دێ خانەگا ئینە قدمەت شەن و ئەپی فرمە تا بە ئارۆ یاوان دەستەوەش بە یاخوا هەر یاگەوە گیری هەری اختلاف هینێ هەنێ نەزەری هەنێ بەڵام وەشتەر ئانە کە دیدگەوە علمی بەسا تحقیقەوە جامع و دروست و حساوی سەر و مێژوو دەگایەکان بکریۆ کە مستەنەت بریۆ دەست و مردمی وە گر کەس تاوە چەندە استفاڵەکەرەوە خوانە خواسە یاگێوە نە بە جۆرێوە بێحرمەتی نەکریۆ بە حتا مێژووی حتا خود و دەگاکێ
ئەپیسە چێوێ علمی و مستەنەدی علمی بۆ فرەفرە خاستەرن دەست ڕۆژ بۆ ئاغای ناسریە ئیساگە باسێوەتەر سەر و هانەکان یوسە و نامگوزاری ئینەکە نامیشانیێنێ کەشەکان ماپەیەکەرینە مەمنونیمەوە ئەلبەتە وەڵەوانەیە کە بەحس و هانە و کەشەکان کەر و مەطلبەوەش دەبارە و ئاتەشگاوێتان عرسکەر و ئاتەشگا ئەلان عدێەوە مەشغوڵنی سەر شوکار مەکەران بە گواتەوە عدێەوە ماچینە ئاتەشکە دەبێن ئاتەشکەتەکەیش مەگیڵەوە پێ قۆم و زەردوشتی و کەسانی کە پێرەوە دیان ئەما نەپیسینە نییەن ئاتەشگا و خانەگای محلێەوە بێنە یاگی و ئایرێەوە جەمودەت زمانەوە کە ئەدێوە جەمەردمانی منتەقەیە چەنی و مردمانەوە ئەتراف و وێشان گەرەک شابین ڕابتە بەرقەراکان ارتباط و ئازمانیچە ارتباطەوە پسو ئاروێ نەوێن بە قەڵی معرو ئەنوا واقسام و وسایل ارتباط جەمعی بۆ تەوەست و دووکەڵی بە یەکترینی خەوەرشادان پافرمە کە علان ئەدێوە سەر شۆکار مەکەران مەشغوڵینێ ئاتەشگا و ئێمە محلێەوە بێن فقط شاحەنانە ئایرێەوە کریان و بەم هین و ئینەیە کە هەر وەختی و احتیاج شابێن خەوەرەوەبان بە شەرق یا غەرب و منتەقە و وێشان ئەم ئەز منتەقە نووسو منتەقە و بەقاڵەمە لە پاڵگانی لاوەلای چاحەنانە بە تەوەست و دووکەڵەوە کوێشان زانانشان علائم و ئەسوات و دووکەڵیە چێشن تەوەستوانێ خەوەرشادان سەر و مەسلەی و هانەکانی ژێمە ئالان ئاوای و خانەگاینە جە گوزەشتنە هانی فرێما بێنێ مەسڵ ئالان چی وەردەم و ئاوایەنێمە هانو ساعلیمە هەنە هانە کۆرەگەمە هانە کۆرەمە هەن ئیجۆرە وەلی مینێ بە مرور و زمانی علەت و وشک ساڵی بێن ئیجبێن مقدارەوە مەشغوڵینە واقعان وشکێ ماوانێ هانێ و کەشەکانمان ئێمە هانە و بیاریمان بیاری وارین و بیاری سەری دوی قسمەتێن ئی هان و بیاریە ئایش ئیسلاحی وەشەنێ ئەدێەوە زوانی هەورامیەنە ماچان و ویاریانی محل و عبوری ئەما عدێوە جمە فافرمە کە ئستناد مەکەرم بە مەدارک و مستەنەداتەوە کە جدلی و گوزەشتێنە هەن بیارژ ماچان ئی بیارە ئەتر کەس نمەتاوام بواچم چەندێن ئایا جە زوانی یونانی گیریان ئایا جە زوانی عبری گیریان ئیش منەن و سەر و اتفاقن نەزەر و ئانیشانە کە زوان شناسێنی و تاقیق مەکەران سەرشۆ ئێمە واقعان واژێوە دەرحەق و دەرخور و لایەق و کەلیم و بیاریمان نییەن ئەلعان هەرکەس نەزەر ویژمەوە نەزەر و کوڵ کەسی جیاگی و احترام و ئەرزشیەنە دومانەیە هانێوە تەرمان بەنامێ هانە و شڵماوێ هانە و شڵماوەیەتی هیچ کەس نمەتاوە منکرش بۆ واژێوە عیبریان ناچیت لە قسمەتوی دەرێنە پشتوی کەشیۆ مەلوواری هانەکەش دوان زەمانگە ئاویشەنە وەلیم خۆ بە جدلی و هامنوچیوێنە بەعلەت و ئینەیە سەخرەیەبی و توێن چێوەن ئاوەکەی مەڵۆ چیری سەرتەر و ئاڵیمە هانەیمان بەنامە هانە و شێحەسەنی کە نامگوزاریش هەر بە مناسبەت و پیری ئەسلیمان کە جدلی ئاوا خانەگایە مەرحوم و باواشە حەسەنیان کە یۆجە جدی گەورە و کڵ و سەیڵان و قسەات و خانەگایەن هانە شێحەسەنش نامیکەیش نامیش مشەخەسەنە نامی و فەردیان هیچ گونە نمەتایی بقاڵم پەسوەند یا پیشوەندی وەژدێن کە بەرمەبنەوانەیە بتایی وای تەغیراتی وەژ لێنە بدەینە سەر و ئایشیرە هانە تەرمەهان پەنەژ ماشان هانە و هاڵی هانە و هاڵی هاڵ جەزوانی هەورامیێنە مەحلێەوە کە شیبێەوە باڵت سەرتەر جە 65 لا 70 دەرەجەیش بوو و شیبەکەی سەخت بوو هیچ گونی یاگەوەی شنۆکت و دەست بەنەگیری بنماچان هاڵە زەردە هاڵە کرانج ئای جۆرە شێوێت ئینە هانە و هاڵین سەر و ئایشی هانەوەمان پنەژ ماشان هانە و هەمڕۆڵی یا هانێ هەمین هانە و هەمڕۆڵی ئایش هەوارگیەوە بیان کە جەتول و دەورانی گوزەشتێنە زمانەوە کە مردم و منتەقە ئێمە لوان پێکەشی حیوانش بەردەن تون مردم و منتەقەمە دەوران و گوزەشتێنە ئەکسرش دامدار بیان هەم دامدار هەم باغدار ولم دامداریش فرەتەر بیان جەهانە هەمڕۆڵێنە محلێ و هەمڕۆڵێنە چاحەنانە کەلار و کەواڵ شوردان چاحەنانە چاویست فاڵشکردن ئەدێژ ماجە هانە هێمن هەمین هانە هەمین باشە باشە ئەتر ئینە چێوانی و کچیلانمە هانەوە تریشمان چۆلا بنواچە هانە و گارایی ئایش ملۆ بۆ انتهای بە قەڵی معلومەتەوەم واچم جنوبی غەربی و خانەگایی چنی و محلی و مردم و من ئەوای و گراڵە ئێمە تقریبا چاحەنانە میوام تەقسیماتەنە میوامە یەکترینی ئەو لایشمەوە هانە سەدان کەین و مردم و گراڵێن ئینە هانانێونە کەژە خانەکانە جەڕوو بەڕوومانە قسمەت و جنوبی و وجودشان دەسەڵش بە یاساڵامات کاکسێڵگیان خاستە نیشکر سەرچەمەکان و خیاخوا بە خێر بێدە یاخوا پازا خەیر بوو وەژبی یاخوا کاکسەیڵ کریۆ باس و بنەڕەت و خانەگای ماپێکەرینە چکۆ خانەگا ئەسەن خانەگا جا ئەسڵەنە چەن و ئینی الحەکم دی الله
خانەگا عەسڵەنە چەنون و قەڵخانیانە چی شەنا من مەزان و یۆینێ عەسڵەنە ئاێدی مەزەبشە پۆلارە دوانێ مە پیلارە ڕۆ ئیسلامی ئامنە مێگە ئامن ئێگە خانەگا ئامنی دوایێنێ ئاگۆژە چاواروە عەسڵەنە سەیرەکەمان باواشە حەسەن ئامن دوان چاگە دلو زەلوزوز بێن و حەوز بێن وەش چاکردن چاگە مدران ئەرز بۆ عەسڵەنە زەردۆی ئامن بلو پێی پاوەی پێی نمایی چاگە مندەگار بێن لە ئاویوە فەرماوانش مەلدە پێی پاوەی تا چێگەنە جمعە بکەرم ئاوەختە دیای نێواتەشە دێ من یەک نەفەر و دوێ نەفەرێک چێنە سەی جمعە مەکەرم فەرماوانت تۆ قامەت باوردێکێنە جمعە مەکەرم قامەت چاوەڕدن لە سڵامشا دانوە مەیان بیست نەفەرێنای چیلاوە بیست نای چەولاوە جەمەی لەخوای قەدیمی ئەتە عەسڵەنە باواشە حەسەن چێنە مەندەگار بێن مزگیش وەشکردن ئەتر پێگە پی دەرەرە گرد ئامن چێگە نمازکردێنە تا زەردۆک ئامن چی نمازکردێنە ئەتلوانە یاگی ویش شەوتما بۆ چێگە ئانە شەخصەوەن پەنەی ماچان باوەغازی باواشە حەسەنی ناسەر بووە چاگەنە ئامن مندەگار بێن عەسڵەنە سەیرەکی وشە خاسی بینێ خەڵکی پاڵشدان پۆشانوە وەلی ئارۆ واڕیان ئەتر ئانە نەمەنن واڕیان مردم ئەلئان عەقیدە باوەڕ نەمەنن کەم بێنوە عەقیدە باوەڕ کەم بێنوە دماوانێ ئەتر پەشتە و پەش دامن تا سەجەرەیەکما هەن سەجەرەما هەن ئەلان سەجەرەکەمان هێننە ئاوەختە ئامن سەجەرەکە چێنە مەنەنوە بیست و دوێ پەشتمیاوم باواشە حەسەنی بیست و دوێ پەشتمیاوم باواشە حەسەنی دەبام بیست و دووە پەشتەی ئەتر پەشتەڵپەش دامن ئامن حتا سەیبازی و حەکیم و خۆلاسە ئی نیشانە مزگی باواشە خەیەری نا بنەرەنە بێن پایین و بنەرەی و مڵک و ئی دەرە تا بیاوە گەوێڵە گەوێڵ تایفێوەنێ تا بیاوە گەوێڵن و خانەگای بێن تا بیاوە گراڵەوە نۆ خانەگای بێن دماوانێ ئەتە ئینسان هەرجەوەر و ئامێنێ بۆنە دەوڵەمەندیوە گیانشان پێوەر و بێوەن و گردووە چون خانەگا سەرۆمە بێن ئامن پاڵشادان پۆش بووە پاڵشادان دەهاتەکە بێن خۆلاتە دەور سەڵیانێەوە سەڵیانێەوە ئیسا ئەلان پادشەپنا ئامن ئیسا کەمتەر سەیەکە کەمتەر بێنوە چون ئەکسەریەت ئەلان خانەگا سەیانێمەوە فرن وەلی ئەڵمان دەور سەڵیانەوەی ڕەنگە سەیرەکەمە نەبوو ئەتر چاولای دەعاتڵامەتی دەترێمە چیز عەرز کەرمی کاک سەیلگان هەرمانڵ چێشە بینە جەقەڵین تارۆ کارڵ بەخوا کەشاوەردی بێن ئەمە چیزە ویلاتەربی دامداری گردمان بێن قەدیم وەلی ئەتر چی یەک و دۆ ساڵە هیچە نەمەنە ئەرە وەڵا وەلی دەئتر کەشاوەردیمان بێن مڵک و فرەمان بێن دەئتر ئی دەور و گەناوێ و سفێوەری و ئەرز بۆ ئی منتەقانە گر ڕۆژکردنە خانەگای خانەگا عەسڵەنە تاحموڵک بێن و بێن و مردم ئامن پاڵشدان پوشوە نیمەکاری وەرگێریشکردن خانەگا تەنەن شۆفرە بێن ئەلئان نیمە و خانەگای جەبەنگانیش ناچەنە جەبێوەنیش ناچەنە جە تاوگۆزیش نەگردیش ناچەنە هەمە چیزەن ئیسە بواتە خانەگا تەنیا خانەگا وێژ بێن مردم ئامن پاڵشدان پوشە و ئەی مردم احترام و ئاویش گرتن و ئاوی احترام و مردمیش گرتن و پاڵشادانیوێەوە باوەڕت بۆ چات سەفە و مزگی و خانەگایانە سەیرەوە وەرە بیان دەور هەموو وێم دێنم 40-50 نەفەرێ جەماعەت چاکردن ئەگەر سەیرەوە نماز وەربۆ بێبوو ئەدماوە بێبوو زیۆچی ئێمە ماچوو ئۆمی ئامن نەمان باڵ دیلو نماکیش بڕینە سەرەکەی ئینسان وەڵێ وەی لێوایەک یاگیاری وێژ ئامەندماوە ئانە احترام بێن و یاگی مەسەڵ یاگی احترامی بێن شێشان بۆی سەرەکەش خاز بێن مردمی جامەر پاڵشدان پۆشووە جا عەسڵەنە یارە وێژ ئەمی ئیسامە خاز بوو جەنابەمە چێ نەمەنیشێرە وەختێ خوا نەخواتە خراو بوو
دوورم چەنەمە گیری ئەسڵە پاتینێنێت یاخوا دەسەڵۆش بەرێ وەڵام مردم و خانەگە و خەڵکو و خانەگە واقعەن ئینسانانی ئەسیلی و ڕێکوپێکی و مهمان نەوازێ و با ئیمانێنێ دەسەڵۆش بۆ کاکە سەیڵگیان دەسەڵۆش بێ ئەخوا سپاسڵمەکە و دەرێ با ئیجازە دەسەڵۆش بێ ئەخوا هۆشوینم نەمەنا ئەگەر بووە تامنمەوە خۆ عیبە بێ ماشەڵڵا فرعال بێ فرە استفادە ماکە دەسەڵۆش بێ ئەخوا با ئیجازە دەسەڵۆش بێ ئەخوا شاهۆ مەگرەوە ئاتەژگا ماتەن ویمیر بە تەمای شنەی باڵاتەن پەشتە سەرۆ من ئاتەژگان کە بەرزاییش حدودەن 2400 مترین دماوە شاهۆی چی ناوچەنە بەرزترین کەشن کە هەن چۆ قسمەتەکە چەنە مەرقەڵ و باواقازین ماچ پاسەکە مەگێڵنانێ ماچان ئەوەڵین کەسێوە کە ئەنە نیشتە بیان دەگەڵ خانەگەنە باواقازی بێن کە بە وشتر ئامن و تقریبان ئەچێگەنە شرۆشکردن هینەیە یانە ژوەشکردن و دما ئاڵی خەڵکی فرە ناوچەکەنە ئەنە نیشتە بیان با بنمێ پەلا و هامسە و باواقازی و جە هامساکاش پرسیار کەرمێ چون مەرقەڵەکەش نالێ قسمەت و قەڵیمی کۆن و دەگاکەینە و هامسا بەر هامساژ ئیسەیچە هەن و منمێ پەلەشا تا چەنیاڵیشا قسە باسێ ما بۆ سەر و باواق وەشەمیڵ وەشێبان قوروان ئەوەشە بیا وەختێنیجا ئاشناییتان کە بارنامەکەیشتان دەستاوەش وەشە بیدا دەڕاوێگیان هەر پاسەکە قۆڵمدا ئەمەمێ پەلا هامسە باواقازی کەسێوە کە ساڵهای ساڵن یانەژ ناپاڵ و یانەوە مەردا مەرقەڵ و باواقازیێنە دادەڕابێ مەکری و باسێوە کورتماپێکەری سەر و ئی مەرقەڵەوە سەر و خود و کەسایەتی باواقازی سەر و چەمان ئەڵبەت چەمن بابەی ئەژنەوێنم فرستنێوە پاسینەمەنێن بزانونە ولی ئێمە بابم فەرماوانشکی باوەغازی کەسێوە بیان ئامنجە تەرەف و عەرەبستانی وە ئامن چی وارە هانێوە هەن پرل ماسە هانە شەغەسن چانە مندگار بێن ڕۆ جمعای بێن قەراری بێن بلو پێی پاوەی پێی جمعای ڕفێقەوە تەرش بێن فەرماوانش بە ڕفێقەکەیش باچی نەدە سوودیمەوە گیرم ماکەی جمعای ماکەرم ڕفێقەکەی سواتەندە قوربانە بوو چی گەنە مشێ چل نەفەری بیمە جەماعەت کەرمێ ئای فەرماوانش تا ئێمە دەسوودیم مەگەرمێ خدا میاونە جەغایبی چل نەفەری یاوانێ لەماکەی جمعای شاکردینە و سوار و شترەکەیش بێن تەشریفش ئاوردن سەرۆکۆی ئەچێگەنە مندگار بێن مەرقەڵژ ئینە نەچێگەنە جە باوەغازێنە منەنوت مندگار بیان چێگەنە دادەڕابێت دیارن خاتونێەوە بەڕاستی ئینسانێوەنە کامڵە خانمێوە کامڵە حەزمەکەروونە دادڕابێ باس و هەمساکان کەی هەمسە چەنین دەچەنی هامساکان چی ناوچنە خانەگانە چەنی هامسۆچیوی چەنی بەرخورتان ئامەشۆڕۆت تا هەنێدە پێیوەرە یا ئیسە جیا بێنەوە پسۆ شاری پسۆ شاد دەگاکانتر جیاوازی تا هەمبێنە حەزمەکە و سروانێ باسما پێکەوینە وەڵا نەرمین خانمێمە ئەرحەمدوللیلا کێ خانەگا گرت حەری یەک هینەن و عەشرەتەن و یەک گر قەومن گر فامیلن گردی چەنی یەکترینی رابطەشە هەنە ئامۆژەشە هەنە بەوەشی و ناوەشی خەفەت بە گرچێوە دەم و یەکترین وانێ ئەلعانێ مە ئی بەیان خانمێ جە کورسانەوە ئامێنە واقعەن ئێمە ئەڵڵەواڵی وێمە احترامشە لامانە و ویچش ئەڵڵە خانمە و ڕێک و پێکەنە ئێمە ئەڵام یانەش ناچێگەنە چوار واڵینمی ئەڵڵە ئی خانمی نمیاوم بە ئەڵای مەرە واقعەن کیپای خۆڵای بواچی فرە عالینێ هەمسای مەگرە عالینێ ئامۆشوما هەنە جە ناوەشێنە جەوەشێنە جەگر ڕابتێوەنە هەنمان چەنی یەکترینی دادڕابێ سەواران وارۆ سەردەن چی نەتانە
والله والله بقولي معروف سيد ما تبغاش قلمة مانيانا سرتي ما صار ومزام چنە بۆکەش دێم واتم باپش کوجانە گەڵ و بزانکەی دۆنە ژێنە سەر شەلەمینە ژێنە سە گەرمڵێنە مینە قلمة سر فرما دي با خدمتي اشتنا بيمي بخلايا الصيدين وحاجيني وكفرة حرب عنواني تبركي ملاقي والسنة وردي وحزم كلمة خدمتي اشتنا نبيمي معمولەن وەشیئی کوجیانە دەگەیانە مەسەن چی فەسڵانەت بسە وارانە موانۆ ئەتە بۆن و بۆ دۆین و شەلەمینی و گەرمڵێن ئەمنیج نەختە پاسە زوو بۆ حسمەکەونە زانام دادەڕابێ گەرمڵێنەش هەنە دادڕابێ گیاندە سڵۆش بۆ یاخوا وەختم گرتی قڕوانە وەشە بیاخوا وەش حاڵە بیانی هم تشنين هم نجوش حالة بمجا عاشنا وەشە بی یاخوا ئەمرانیەنە فعلەن قڕوانە و خواتێ بقذابي يا أخوة السلام عليكم خاسن إجازة بقذابي السلام عليكم عليك السلام ورحمة الله. خاسن يشكر وشوف يا أخو وشوف نعمل بزانمي زين الدين. كاك زين الدين يعني خاسن يشكر سلامتني خليكو هرماني حزم كر سرو باخداري منطقة خانجانا بحث ما فكري هرمانا اللي باخينا تشنينا تشيجنا أخوة ده هرمان إن وهارنا مشوش كترش كي وش كاج لاورينو بيخش كارينو إدماني ترى أخو درخت بارينو وقت وهارنو إدماني ترى بخيم مش تمام مكالي بيخو درختانو وقول شهور ما هو تا وقته أو داردي تشيجنا بويساني جما كردي والله مكرم عليه مكرم بوسان تماتو شو سوزيو درختي باخكل تشيشيني هنارو والله هنار يعني تفيني تكلن هنجيرين شلانينا شالوينا إذا من هامني بو بيجا رلا بو شلانو تشوكن وقال مكانو لا والله نشجع تبغي يعني تبكنا حتشير وانا من بيجا رلا بو ما كانوا حلواتنا مركز واتنا ونشجع هكذا مورو الصوج بيا خا ممنون ان شاء الله خلا بركز بو بمالي اتر إيسا ولا بيجا عماني فصلوا هناري بي فصلوا هنجيري بي فصلوا هرشي بي من تعمل عليه باخكي واتشاجني وعملنا شي وجرنين انا من بين يعني نشجع نجوا وش بيا خا ممنون كاك زين الدين اي باخك هنارو هنجيرو شي فقط بي مصرف ويا نوي تابو والله يعني شي وش انا نمورش دي فقط فكي مورش من بالله راجعت في مورش مشنش تما فريني في زي كوبيز هامني اخرو هامني اري والله هامني ما بنا شنو عطفي يعني تاهن شنو عطفي ما هني يسا ما يرشوان نوع ما هني اسباني ما هني بالرمله ما هني تارانيش ما هني سورة فيش ما هني وقتا اي باخد يارا زحمتي وفرش لنا كيشيان اي باخا كلني نقل خربيان شو سري إن خاكم كردنا بماشين خاكم ماردن كردنا ب كل درشو تختم كردن باخ تري درختم كلنا وين يعني براسي مردمي والزحمة كيش ما هن يعني جا تاشو جا تواني جا يعني يكسر الزمين يجبو نختي والزمين يجبو منطقة منا نهايته استفالش أنا مكان بباغداري بقولنية بدرختنية ياخذ بقزابي دص وجب برسيالة ترك هنم جا خدمتنا إننا ك هر والتر هرمان الباغداري بين يا هرماني وتر جناب البين باغداري محل بين هر زالوي تايسار خري كلمة خلقوا إي منطقة أكثر كشوانج بيني جناب من دور بيصالة كشوان بينا ولا بيسيتر تركم كرد كريون عمي كشكو خانة جماعة ببرينة شو خانة جاي فرح البالوني أنا كشو قرالين بلانا يعني أصلا قرالي بيني قرالينا هريدي والله مترف خانة جيرة فرق جنين ده تهريوني يقول مزايو نبنر ما تاهتشقو أنا بنر ما شاب بزر الشو إلاج مو هاني صياني مو كيليو قرالي ما شاء الله تاويرو الرزلو آخر مو هلاك شو الشيء شمكي هانكي منطقينا ديني وات بينا يشابر ما بزر الشو هانا بوينا هانا وتفي هانا صيان كيليو إنا هانيني تاويرو الرزلو هانيني يسال شربق كريوتي منطقة أنا والله خريكيني
ئاوەختە گیواوێ و ئی منتەقەوێ مای منتەقۆ تگراڵە بۆ خانەگا بۆ گیواوەکێش ئەنێ کە ماراوە پەیانێ پێ چاشتی یا دەرمان ئانی دێتە پێی واردە ماوەرانەوە سوورە بنە هەن خازی هەنە گەوڵە هەن قنگەری هەنە بەنای هەنێ ئینە پێی واردە بشیانێ مۆراشاوتە ئیسێش هەر خەڵکەر ملو ئەرە وەڵام ملەوە مەدە ماوەڕۆ لێ باخەکانە کەوێڵی کریاوەش مەش هەر کەوێڵ تا هەن ئی کەوێڵی هەر جەقەڵیمەوە بێنێ ینی کەوێڵ کریێنێوە لێ باخانن یا ئینە ئیسە تاز کەوێڵ لێ باخان ئێمە ئەوڵان ئێمە حەقیم بیانمان زمانی و بابێم هەر بیانمان دیسێت کوشتە تازەمان کردنەوە وەلی ویسەیتە خەرکی ئیسە خەریکێنێ خەوری کەوێڵی مەخراوە بەڕاستی ئیسە خەڵک فرەوەشژمێ باخ و باغداری و وەژادێنە سمت و باخ و باغداریەوە هەر پسۆ قەڵیمی خەریکە باخەکە ئەوڵان مەکەرەوە زمینەکان ئەوڵان مەکەرەوە چی منتەقەچنە هەرینە هەر باون ئەرە وەڵا هەر باوان وڵام مردم خەریکن ئەگەر خەریک و باخ و شیوێن باغ نەختی فراحەشە نەپەیێ ئینسان جەباخە نەفرە ڕەحەتن بێخەمن نیتر نامە کەسی نمەوە غیبەت نمەکەرەوە ترا باسم بنی شێرە پێ سەرگەرمیەوە هەم سەرگەرمی عالە وڵا سەرگەرمیان پێوێت کاری ئەمەکەری سراحەتی ئەمەکەری وتر سەڵامەتی وتەوە دەست خۆش بەوە کاک زێنە دینگیان بۆخشینێ وەخت ماگرتی دەست خۆش بێ خوا بام زەحمت نەومێ بینەرەوە شەویستەکەەوە بەرنامە وێمانەی ئەمەنمێ سەردان و شاعرەوە پایە بەرز و منتەقە هۆرامانەتی کاک پەرویزی بابایی کە بەڕاستی یاگە دەست شعرە هۆرامینە دیارەنە حەزکردمێ کاک پەرویز وەڵێ نەگە قسەوە باسێەوە هەن پێ بینەرەکەما وڵ فەرماوینە ماتە ملمێ سەر و باسەکەمە سڵام خزمەت و شوێ وەشەویستی خێر بێدە پێدەگاکێمان هەمیشە وەشتان بۆ شعراوی بیدێ نامی خزمەتان کاک پەرویز حەزکردمێ جنابڵ پسۆ شاعرێ تەوانمەند و هۆرامانی و یاگ دەسڵ بڕاستی دیارن لێ شعرە هۆرامیەنە نظر ڕاجب بە شعرە ئارۆ هۆرامانی چێشەنە شعرە هۆرامیە چێشەنە شعرە و ئارۆ هەورامانی ئەگەر ئیسە تەماشاش کردمێ پاو وەڵینەی لانی کەم 30 ساڵی شوڵتری وما تەماشاشکردن مەتاوان باش میاگور شانازیەن بەڵام ئەگەر پێسە بەدیدی تەرێ بزاویە تەرێرە پاسەکێ بە ئەدەبیات و زوانانی تەرێرە بوو یێمێ بە ئەدەبیات وێمانبیێمە هیچ تافرە نامێ دماوە چی قسێ مەکەر و بەرحاڵ ئایم مێژینەوە درێژ شاهەنجە شعرەنا ئینسانانی گەورە گەورەش هابیێنێ ئینەک پامانە ئێمە نەویێنمان ئێمەش بیێنمان بەڵام پێسۆ ئایشان یا کۆمەلگاکەما وردی بیان خەڵکمان ئەنگە جەمیەت ژنەویان کە فرێبانێ مەوینی شعر ئێمە هیچتا نادماوە بەڵام ئەگەر پاوڕۆی حەسێ وشکەری ئارۆ مەوینی هەورامان پەڕەن شاعرێکی بەڕاستی شعریەت نار و شعرشانە جەگر بە شێوەنە جەگر لە قەو شعرەکانە تۆ هەرجە غەزەڵەوە گیرش تا ڕوباعی تا شعرێنەوە شعرێ ئازاغ شعرێ حڕە جە هەر کامەنە مەوینی ئینسانانی گەورە گەورەشەنێ کە مەتاوان یاگە پەنجێش هات دیارێبانێ ئەوە دەمە میشە واتەنم واتەنم هەورامان هیچتا شاعریش کەمێنێ پاو دەرفەتانیەکی هەنیش پێی شعرێ زوان و ئێمە چون زوانی بیان کەم کارش بەنەکریان فرۆ ئەنیشانە کێ میان دەست مەکەران بەکار دماوە ماوێەوە مەوینی ئەتی مامۆستاش ئامەچڵانی چون زوانەکە فرە کارش بەنە نەکردیان یعنی یۆ زوو مەتاوە سەرگنەوە سەربەرز بوو نامدار بوو دیار بۆ بەکارەکە خوا فەزەیەوە فرەفرەوەشەنە بەڕاستی وارانە نمنم وارۆ نەمێ باخیەوە فرەوەشەنە حەزکردمێ کاکپەرویز بە یۆ چاش شعرە وەشانشە بینەرەکانمان مێمان کەەوە بەڵام من مازووشیا تا بلو لێ حست شاعرانەیە و شعرێ وەشەما پێشکەشکەرەوە کێ متاو و پەرس و هاونەی گوڵمێ ئاویم دۆپەنا کێ یەخێ باوخی متاو و گیر و ساویم دۆپەنا کێ دەسژیاوە و بەبەرزی ڕۆژیاوری لاونۆ بەشکەتەی پەی ئیشەوە تاورێم چراویم دۆپەنا ئاشنایی تا ئەگەر هەن یۆ بلۆ یاونە و ولێ پەی زەکاوت و وەشڵەیی قاوپ و گوڵاو
یاخوا تەمەەن درێژ بی دەست و پەنجەم نەناڵۆ هەناسەڵ بەردەوام بوو بینەرەوە شەویستەکە بەرنامە وێمانێوەش بی یاخوا سپاسڵ کەروونە نێمێ دەگا خانەگەی هەرپاسەکەم زاندێ ئەمن مێ خزمەت و کاک حەمە نەزیفی تاومێ واچمێ کاک حەمە نەزیف قاڵممەڕۆ هۆراماناتیا بەڕاستی تەمام و زندگیش و تەمام و تەمەنیش سەرف و هوەر و شمشاڵی کردن بەڵام هەرچەند کە فرۆ یاگانە ئی قسەی مەکریۆ بەڵام ئێمە تا کەسایەتێکی نێ لێمانە نێ ئی دنیاە واقعەن بەڕاستی ئا حورمەتە و ئا ڕێزە نمەگیریۆ چەنەشا چ فایدەکە دماوەکە نەمێنێ لێمانە ئێمە بێمێ پێکەر وەشکردمێ و نوەزان و یادبوو چاپێگیرمێ و مەراسمات چاپێگیرمێ کاک حەمە نەزیف نای ئۆتاقیوە گولالەی خنجیلاینە وێش تەنیا چێگەنە خەریکا زندگی کەرۆ بەڕاستی یاگی ڕێزین بەڕاستی ئوستادێوە فرەگۆرە یاگی حرمەتە کاک حەمە نەزیف فەرماوە چەند ساڵن خەریکەنی شمشاڵم لێونێ 75 ساڵی ماشەڵڵا تەمەنڵ چندا ئەمرڵ چندا 84 75 ساڵی جە زندگی جە ژیانی جە عمریش پاشیرینیە سەرف و ئی هوەرێشە کردن شمشاڵژەنێش کردن کاک حەمە نەزیف جەکێ یاڵگرتن شمشاڵ والله ئی بەشە خواون و عالەمیانی ئی بەشەدان بە من افتێخان مەگەڕوو ئی بەشەدان بە منی ئەمنیش ئینیش کەرو بە عشرەتێرە گرد و عشرەتێ جوارەمانوی جوان ڕۆژ هەر کەسی دەسڵش بۆ یاخوا هەروەڵ یاڵگرتن هەرخوایی بمێنی گۆرانی شاواتێنێ ئۆستادم عوسمان بێن ئۆستادم جەمیل بێن ئۆستادم سەباحم بێن مامۆستا سەباح وایە بێنێ مامۆستا جەمیل بێن پێڵیشات دێنەوەنە دا بێ قەزابێ واتێنی ماچەنیشان فێوەرە واتێنێمان والله تێرە افتێخار شاکەنەوە برا وڵا تۆ ئۆستاد دێنی ڕاستی ئوستادنی بەڕاستی افتێخار مەکەن و منیش افتێخار مەکەن وەشێنە مەلوو پێ ئاسمانی هەمیشە وەشڵ بۆ بەڕاستی هوەرمەند هەمیشە قانعان چون هوەرەکەشن چون هوەرەکە نالی ناخیشە نالی دڵیشەنە گرچی وەژ ئا هوەرشەنە کاک حەمە نەزیفیش بە تەنیایی زندگی مەکەڕۆ ساڵهای ساڵن تەنیاچێوە کە باعیس و ئینە پێسە بەردەوام منەنەوە هەر ئا هوەرشەنە هەر ئیش شمشاڵەشەنە عزیزایەمێ خزمەت و کاک جەلیلی کە گۆشێوە جە خانەگە ئەقامەتگای بوومگەردی بەنامەی یانەش وەشەکردنە پێ ئاگەشتیارانە کە تەشریف مارا خانەگا و بتاوە یاگێ وەشابۆ ئەقامەتگای وەشابۆ کە چاگەنە بنیشانێرە و ئەحساس و ئەمنیەتی کەرانێ چی منتەقەنە حەزمە کەرمەی کاک جەلیل باسێ ماسەر و ئەقامەتگایە کە وەشش کرد بەچە هەدەفێ وەشش کردنەوە چەند ساڵن کە ئەقامەتگای و پیسینیشە چگەنە بەناکردێنە والله بسم الله الرحمن الرحيم خدمتا خير مقدم ما شو خدمتانا خير بيس وشمان يما تقريبا جسالو انه يقنو ديو شروع ما كردن واحد يوارين واحد يسرني تقريبا جا يرسال شلو يشروع ما كردن ظاهرا منطقه ما تشيو وشن وبكرن وفياقي يلاي وشن ساي ما كرد ام سافري كيمياني ياقي و امن شابو بتامي يمش خدمته وشابنا كرمي طبعا من بعد درامه وجبه هم پیوی ما هم پی باقی مردمکه جا کلیچه کرده جا نانی جا کلانه جا بعد شوانی استفاده چنه کرانه اما خیلی که استفاده چنه مکرمی دەستاوش بۆ یاخوا هەرچەند کە منتەقۆی مەگر ئەمنن منزور جە ئەمنی ئانە کە یاگەوە ڕاحەتە بۆ کە بە سڵاب بتاوان چەنە ئستراحەت کەرانی و هەری ئێقامەتگەیەمەوە باعث وانەیە کە مسافرێک کە میان ئێگە خۆب جە چوە سنەتیەکان پسانانێ دوکانەکان خەرید کەرانێ مەچەگە ئەنواع و کێلانێ و نانە و نیمەفیسی و شەکەر لەمێ و یعنی حتا سریە کلوچە خاستیمانی منتەقەیانی هەر ژەنێوە کە خەریکەرە یانە وێشەنە خەریکەرە نانە مەپەچەوە ئی کلوچانی چە وەژمەکەرەوەمەوە من بێ ئەوە دەرامەدی پێ ئاڵێکی جەنەزەرەوە دەرامەدی واقعان بە سەرفەن خاسن جوابگوون
نسبة بس سرمایه و که سرمایه گذاری مکری خاصرن اگر بینک شغلان نوتی جمع منطقه ما جنازه گیری خاصرن سرمایه و ثابتشون سرمایه و آورده و ثابتن و آورده و چیزن مثلا مرتب ماورانش و ملانه اگر تبلیغی خاصرش پی بکری اگر تامی خاصر بجناس می بقیه نقاطی قرر و مسافری بو فرفره خاصر مو ڕاستن تەبلیغ دنیا ئارۆینە نیشاندۆ چێوەکان دنیا ئارۆینە بەڕاستی قسەی ئەوڵی مەکەرۆ چی زمینەنە چێشتاکردن یان چەنی ئەژناسانتان بە ئقامەتگای کولەن دێهات و خانەگەی بە یاگانێتر بە شارانێتر بە کشورانێتر وڵای مە زانن جەتەری خۆش شەبەکەی اینو فیسبوکەوە نوجە تەرەقۆ تلگرامەوە ئینستاگرامەوە نەیەمە بەقێەوە مردمیش خەریکەن هر کسی جمعه چون وش پنمو یارو ویش خریکن تبلیغ مکر ویش خریکن مسافری مکیانو اما حقیقت بخدمت و کی پنشام مکرم یعنی خاطره وشان پی وش مکرمه ای وشان تبلیغ ما پی مکرانه ئالتەرینۆ و تەبلیغیش بە نظرم هەرانە کەسێ وەکەمە سەردان و ئیدەگەی مەکەرەوە کەسێمە کە چیانانە استفاڵە مەکەرە و مەنیشۆرە بە جۆرەوە احترام و حرمەتش مەگیری و بەسڵا وەش جوەنە مەگوزەری و وژمەوە گۆرەترین مبەلەغ و تەبلیغ کننده پێی جۆرە یاگان دەستاوەش بۆ یاخوا کاک جێریان مەمنون سپاس مەکەر ئیشەڵا بێوەیە بێدێ دەسڵەوەش بۆ باجار شەویستەکە بەرنامە وێمانە پی جۆرە ئەمەمێ کۆتایی بەرنامە وێمانە هیوادانە تاوا بما بەرنامەوە ڕێکوپێک و ئالما پێشمە ساز کردە بۆ تا بەرنامێ وەتەر و وێمانەی وەتەر گردی تا بەخوای گۆرە مسپار و خوا تا